خۆی سڵام علیکم ئەیزاوەشەوی ساوەم فرە بۆش حەڵزان و چی دیدارە کوڵەنێ ئامانە خزمەتە وەشەوی ساپی جەژنەمبارێکی ئامانە خزمەتە جەژنەمبارێکی تاپەنەماچوو یاخوا هەر گڕوێ و گڕ و شەوێت تا جەژن و شادی و وەشی بوو خی گۆرە عیباڵەت و ئی ڕۆوەڵی ناماچەنە قوبول کەرۆ خی گۆرە قوربانیانی شاما قوبول کەرۆ کە نیەت شانی شەڵاتی چوار ڕۆ جەژنە قوربانی کەرە حەج و حاجیەکەما قوبول بوو ئادوعەکە پێوێش و پێ ئێمە شاکەرا خی گۆرە چەنە ژاوەرگێرو جا هەرچێگۆ داوا گەردە نازایی تاوانەکەر و گەردنم ئازا کردێشمەجی گر تا گەردن تا ئازا بوو گڕوێتە و گرد سەعات و دەیەقێتە وەشی و شادی بوو ئینسان بەدڵی پاک بەڕوەی وەشە بە قسەی وەشێ پی جۆرە ملۆنە دلێ دڵ و خەڵکی هەمێڵەوارەنا داوا کرد و ئۆخوایچ دڵەکانما پاکی کەرەوە وەراوەر و یەکتری گڕوێمە و گر وەختێمە هەروەشی و شادی بوو وەشەوی ساپەنێچم و شاپەی دووس و ئەحباب بە سۆرانیەکەمە بە شێوە و سۆرانی کوچە خزمەت و ئالیشانە بوو بەناوی خی بەخشندەی میهرەبان بە ڕێزان بە بۆنەی هاتنی جەژنی قوربانی پیرۆزەوە جەژنە پیرۆزە بە هەموو لایەکتان ئەڵێم جەژنتان پیرۆز بێ هەموو کات و ساتێکتان لە خۆشی و لە شادیا بن خی گەورە تاعات و خواپەرستی ئەم ڕۆژانەی ڕابردووی لێ قوبول کردی بێتین و ئەوانەشمان کەنیەتی قوربانیان هەیە خی گەورە قوربانەکانیان لێ قوبول کە ئینشاڵڵا کاراسانیان بۆ بکە حەجی حاجیانیشمان قوبول بێت و دوعاکانیشیان خی گەورە وەرگیراویان کا لێرەوە داوای گردن ئازادیتان لێ یەکەم گردنم ئازاکەن و ئێوەش هەموو لێکتان گرتنتان ئازا بێت و بەخواتان ئەسپێرم هەر شاد بن.